لە چینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان باس لە گرنگی بەشداریکردنی هاوڵاتیان دەکەین لە هەڵبژاردنەکاندا. بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا کە هەڵبژاردنێکێکە لە بنەڕەتەکانی و بنەڕەتیەکانی دیموکراسی ڕێگایەکی گرنگە بۆ ئەوەی کە خەڵکو و هاوڵاتیان و میلەت لە ڕێگەی هەڵبژاردنەوە بۆ چوون و دەنگی خۆیان سەبارەت بەوەی کە ئایا کێ ئەو کەسەی کە بەدڵی ئەوانە و لێ ڕادەبینن کە کاروبارەکانی وڵات بەڕێوە بەرێت. هەروەها یارمەتی دەرە بۆ ئەوەی کە دەسەڵات و هێز و پێگە تەنها لە نێوان کەسێک یاخود کۆمەڵی گروپێکدا کۆنە بێتەوە. ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە گرنگە و گرنگی بەشداریکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکانە دەچینە لای میوانەکانمان سەلاح باپیر چاودێری سیاسی و کادری پێشکەوتوی یەکێتی کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سەلاح سڵاو لێبێ و بەیانیت باش مێدەکەم زۆر باش بی بە وردی بۆمان باس بکە بزانین گرنگی بەشداریکردنی هاوڵاتیان و خەڵک و میلەت چیە لە هەڵبژاردنەکاندا چۆن وا دەکات کە دەسەڵات تەنها لەناو لە لای هێزێک یاخود گروپێک یاخۆ لە لای کەسێک بە تەنها نەمێنێتەوە. بڵێ بەیانی باش لێ ئەو سەرجەمبینەرانی کۆشتاتنیز لە هەرکوێیەکی دنیا بن. وەڵا سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستانەوە ئەمڕۆ ئەبینین ئەگەر بێت و سەیری ڕابردووی هەڵبژاردنەکانی ڕابردووی یان سەیری ڕابردووی حکوومەتەکانی ڕابردوو بکەین ئەبینین پێگە و قورسایی کام لایەنی سەرەکی دەوری تەسیری کاریگەری هەبووە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان و یاخۆ دیفاعکردن یاخۆ پارێزگاریکردن لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بە تایبەتی کامە لایەن بووە. بۆیە بە ئەرکێکی نیشتیمانی ئەزانم بە تایبەتی ئەو گەنجانە و ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە بتوانن بەشداریکردنیی کاریگەریان هەبی لەسەر دەنگدانی ئەم جارە. ئەم جارە پێمە بە قورساییەکی ئێزگار زۆر ئابێ بکرێتە بەخداوە بۆی بتوانین ئێمە لە هەموو لایەنەکان ئەمە ڕوون و ئاشکرا بە تاکە شوێن بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لەباری بژێوی ژیانی هاونیشتیمانیان و بواری بژێ موسەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆمان ڕۆن بۆتەوە کە تاکە شوێن بۆ یەکلاکردنەوە بەغدا بێگومان ناوەندی عێراق و بەغدا. بۆیە ئەرکی سەرشانی هەموو هاوڵاتیەکە بە تایبەتی ئەو خەڵکە دڵسۆزێکەوە بە پەرۆشە بۆ یەکڕێزی هەرێمی کوردستان و بە پەرۆشە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە پێویستە لە سەریان یاخۆ ئەتوانم با بڵم وەکو شتێک کە بتوانین ناخی خۆیان ئاسوودە بکەن. بۆیە دەنگدان بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 222 ئەرکێکی نیشتیمانیە. ئەمە نەک بۆی مزایدەیەک بی بەسەر ئەم لستەوە ئەبینی سەری ماوەکانی ڕابردووەکەین لە کابینەکانی ڕابردوو چەندین زار بۆتە هۆی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان چەندین زار بۆتە هۆی دواکەوتنی موچەی هەرێمی کوردستانەوە تاکە لایەن کە توانیوێتی بتوانێت پارسەنجی هێز لە ناوەندی بەغدا و لە هەرێمی کوردستان ڕابگری بێگومان لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە لە ڕابردووشەوە توانیوێتی کاریگەریەکی ئێزگار زۆری لەسەر ناوەندی بەغدا و پێگەی دەسەڵاتدا هەبی بۆی بتوانین بەلانی کەمەوە دابینکردنی موچەی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان دابینکردنی موچەی فەرمانبەران بۆی بتوانین چیتر خەڵکی هەرێمی کوردستان برسی نەبی. بەڵێ کاک سەلاح ینی دەنگدان بۆچی گرنگە لە بنەڕەتە ینی خودی دەنگدان بۆچی گرنگە بۆ کە کەسێک مافی ئەوەی هەیە کە دەنگ با دەگاتەوە تەمەنەی کە مافی دەنگدانی هەیە دەنگیان ئەبێ چۆن ئەو لایەنەی کە ئەوێ دەنگی پێ بە هەڵسەنگاندنی بۆ بکات چۆن بزانێت ئەو لایەنە کامەیە کە بەڕاستی نوێنەرێتی کە بەڕاستی دڵسۆزێتی کە بەڕاستی پشتیوان و پشگیریەتی لە مافەڕەواکانی خۆی لە مافەڕەواکانی میلەتەکەی یعنی با تۆزێکمان باز لەوە بۆ بکە کە خودی دەنگدان چیە و بۆ گرنگە دەنگ بین و بۆ گرنگە ئەو لایەنەش هەڵبژێرین. بڵێ ئەمڕۆ کە بینی دەنگدان مافێکی سەرەتایی هەموو تاکێکی هەموو ئینسانێکە ئەو دەنگدانە خۆت ئەم لایەنە سەرەکی دیارەکەیکەوە ئارەزوو مەرامەکانی خۆی یاخۆ ئەو بەرنمەکانی کە خۆت لە نیەتی خۆتدا هەیە بۆت جێبەجەیەکە بۆیە دەنگدان بە مافێکی ڕەوای دانێ بۆیە دەنگدان بە ئەتوانم بڵم ئەرکێکی سەرەکی هەموو هاوڵاتیەکە بۆی بتوانێت ئەم ڕۆژی دەنگدان بێت و دەنجی خۆی بدەتەوە زەمیر و ئارەزۆکانی خۆی بینیتەدی. ئەگەر بێت و تۆ هەر هاوڵاتێک بی لە هەرێمی کوردستان یاخۆ هەر ناوچێکی دنیاوە لە کاتی هەڵبژارنەکان کە بەشداری دەنگدان نەکەی
من پێم وایە بۆشت نییە دوای لە تۆ دەنگدانەکە ڕخنە لە خەڵک بگریت و یاخن دەخنە پێگەی حکوومەتەکەت بگری ئەمە ئەتوانی خۆت لە خودی خۆتەوە ئەو لایەنە هەڵبژێر یا خودی خۆت و ئەتوانی ئەم دەنگ بەم لایەنە بدەیت کەوا بتوانانی بەرنمەکانی کەسی خۆت و بەرنمەکانی میلەتەکەت جێبەجێ بکە باش یەکێتی نیشتیمانی کوردستان 22 توانیوێتی وا لە منی گەنج منی هاوڵاتی بکات کە دەنگ بەم بە لیستەکە و دەنگ بەم بە بەو کادرانێکە یەکێتی نیشتیمانی کوردستان بربژێری کردوون بۆی دڵنیا بم لەوەی کە ئەتوانێت پاراستنی کەرامەت و مافەکانم و کەسایەتیم و گەلەکەم بپارێزێ؟ بڵێ ئەگەر بیت و سەیری ڕابردوش بکەین یانی بابم لە ساڵەکانی ڕابردووی لە کاتی ئەو هەموو تەنگەژەیە کە هاتۆتە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان من پێم وایە تاکە هۆکاری سەرەکی کە بۆی بتوانی وەزعەکان هێوەر بکاتەوە بۆی بتانی بژێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان تا ڕادەیەک هاوتەری بکە لەگەڵ ناوەندەکانی بەغدا پێم وایە لستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەگەری سیر بکەی ئێمە لە ماوەکانی ڕابردوو چەندین جار گرفتێکی داهاتە بەردەمی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئەمە بەبێ مبالەغە جەنابی سەرۆک جەنابی سەرۆک باڤێڵ تاڵەبانی توانیەتی بە حکمی ئەم هەماهەنگەی کە لە نێوان دەسەڵاتی بەغدا یاخمە لە نێوان ئەم سەرکردە سیاسیانی کە لە حکومڕانی ئەمڕۆ لە بەغدا بەڕێوە بن توانێتی دەوریی کاریگەری هەبیت و بتانی بەلانی کەم موچەی چەند ماگێک دابین کە یاخۆ بەلانی کەم هەماهەنگێک دروستکە لە نێوان ناوەندی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەش تەنها بۆ جەنابی سەرۆک ناگەڕێت بەڵام پێم وایە ئەمە زیاتر بۆ ئەمە ئەگەڕێتەوە ئەم ڕابردووی کە جەنابی ڕەوانشاد مامجەلال خوالی خۆش بکەوە لە ڕابردووی حکومڕانی عراقی کردووە چەندین ساڵ سەرۆکی کۆماری عراق بووە ئەمەی سەلماندووە کە تاکە هێز لە هەرێمی کوردستان و یا تاکە حکومڕانی هەرێمی کوردستان کەوا بتانی هەماهەنگیەک دروست بکە بۆی هاوتەری بین لەگەڵ بەغداوە بۆی بتوانین مافەکانی خۆمان لەگەڵ بەغدا بەدەست بهێنین یاخۆ بەلانی کەم ئەو مافانەی کە لە دەستور پێماندراوە بتوانین پارێزگاری لێ بکەین و دەستکەوتی زیاتریش بەدەست بینین ئەمە تاکە لایەن کە بتوانین سەرکەوتی پێ لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە لە ڕابردوو لە ئێستادا هەر تاکە لستە بێتکەوە بتوانی مافەکانی شایستەکانی داراییەکان هەمووی بۆ خەڵکی کوردستان دابین بکات و بە یەکسای سەراو بکرێت. بەڵێ کاک سەلاح لە وڵاتانەی کە فرێنێتەوە و فرەمەز هەبوو کەمینەکانی تێدایە تا چەند هەڵبژاردن گرنگە و یارمەتی دەرە بۆ ئەوەی کە کەمینەکانیش دەنگیان ببیسترە و لە ناو پێکاتی حکوومەتیشتان وێنەرایەتی بکەن. بڵێ ئەمڕۆ کە ئەبینی کە وڵاتێک یاخۆ هەرێمێک چەندین نەتەوەی جیاوازی تێدا هەیە ئەو لایەنەی بە تایبەتی نەتەوەکانی کە بە نەتەواتەکانی کە لە بەشداری هەڵبژار نەکەن ئەگەر بێت و خۆیان نوێنەری ڕاستەقینەی خۆیان نەبێت و خۆیان دەنجی خۆیان بخوان بێگومان خەڵکو لایەنشتر ئەمە ئەم دەرفەتە خۆزێتەوە ئەبینی کە لە ماوەکانی ڕابردوو پێکاتە هەبووە لە هەرێمی کوردستان و یاخۆ لە ناوەندی بەغداوە کەسی نوێنەرەکانیان خەڵکی نەتەوەی تر بوونا یان نوێنەرەکانیان لە سەرلستی نەتەوەکانی تر دەرچووە بۆیە ئەمە بە ئەرکێکی زەروری ئەزان بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان ئەبینی تورکمانمان هەیە کلدە و ئاشوریمان هەیە سریانیمان هەیە پێکاتی ترمان هەیە کە بڵم ئاینەکانی شەبەک و کلدان و ئەوانەشمان هەیە بۆیە تاکو ئێستا کە ئەبینی لە ماوەکانی ڕابردوو نوێنەریان هەبووە بەڵام ئەم نوێنەرە سەربەلایەنی سیاسیوە بووە بۆیە بە مافێکی سەرەکی خۆیانیان دائانێن بتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژن ئەو نوێنەرەکە بتوانی دیفاع لە مافەکانی ئەم پێکاتێ بکە لە هەرێمی کوردستان و هەم لە ناوەندی بەغداشەوە بۆیە بەشداریکردنی پێکاتەکان بە مافێکی ڕای خوارزان مافێکی سەرەتایی زانم ئەبێ هەندێک شتیش تاقی بکەنەوە لە ماوەکانی ڕابردوو کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو دەنجیان بە کەسی داوە کەسی لە باتی دیفاع لە پێکاتەکەی خۆیان کە دیفاع لە پێکاتەکانی تری کردووە ئەمڕۆ ئەبینی کە لە وتارەکانی جەنابی سەرۆش شۆ دیفاع زۆر لە ئەمەکان پێکاتانی کە لە هەرێمی کوردستان ژیان بەڕێوە ئەبەن کۆمەڵک غەد و مافیا لێ زەوت کراوە بەڵام لە سەرەتای دروستبوونی لیستی یەکێتی لە سەرەتای دروستبوونی هەم یەکێتی نیشتیمانی ئەمەی ڕاگەیاندووە ئێمە ئەو خەڵکانی کە لە هەرێمی کوردستان زان بە هەموو پێکاتشەکانەوە مافی ڕای خوانە کە بتوانن حەق و حقوقی خوان بەدەست بێنین لە چارچێوەی هەرێمی کوردستان و یاخۆ لە ناوەندی بەغداشەوە یەکێتی تاکە هێز بکەوە دیفاعی لێکردوون. کاک سەلاح لە وڵاتێکی وەکو ئوسترالیا دەنگدان بە مەجبوری و ناچاریان دەکەن کە خەڵک بڕوا بۆ دەنگدان تا چەند گرنگە لە ئێمە ئەو کارە بەو شێوازە بێت کە
بۆ خەڵک ڕوون بکرێتەوە کە ئەمە بەرپرسیارەتیە، ئەمە ئەرکە مەجگەلەوەی کە ئەرک و مافۆک و بەڕێزت ئاماژت پێدا ئەمە بەرپرسیارەتیە تا چەند گرنگە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە بە تایبەتی بۆ گەنجان کە خاڵە ئیجابیەکانی بەشداریکردن لە دەنگدانا چییە؟ بڵێ من لەگەڵ ئیزباریکردن نیمە کە ئیزبار بکرێت کەسەنێکەوە بتانی دەنگ بدات و یاخۆ زەرختی لێ بکرێت، بەڵام ئەبێ ئەم خەڵکە ئەم میلەتە بەخۆی خۆی وشیار بکاتەوە، خۆت مەسیری خۆت لە دەنگدان ئێکلاکەیتەوە کە ئەبینی کاتی ڕۆژانێکی دەنگدانە ئەگەر بێت و خۆت بەشداری نەکەوی و خۆت مشارەکە نەکەی دوای پێم وایە ئەم مافەشت نابی گلەی بکەیت لەبەرەوەی ئەو کەسانێک کە تو دەنگی پێدێ بتانی نوێنەری ڕاستەقینەی خۆت هەڵبژێری، بتانی خەڵک کۆشیار بکرێتەوە کە بەشداری هەڵبژاردن بکە، بتانی ئەو خەڵکانە وا لێرابێن یاخۆ تێبگەندرێن سەیری ڕابردوو یا سەیری ئەو بەرنامەی کە ئێستاکە کە لە بەردەستی هەموو کاندیدێکدایان لە بەردەستی هەر لستێکدا سەیری بەرنمەکەی بکەیت بزای ئەم بەرنامانە تا ڕادەیەک یاخۆ تا چ حدێک لە پێناو بەرژەوەندی کەسی خۆت و لە پێناو بەرژەوەندی میلەتەکەتدایە. تۆ باسی وڵاتێکی ئوسترالی بەڵام ئەگەر سەیری هەڵبژاردنەکانی وڵاتانی ئەوڕۆپیش بکەی هیچیان نۆکو نایەنە ڕێکلامی گەورە بکەن، بەڵام هەر کاندیدێک و یاخو هەر حیزبێک و بەرنمەیەکی تایبەتی خۆ هەیە لە کەناڵەکان دای ئەبەزێنی ئەڵێ ئێمە لە ئەو حکومەی کەدادێ یاخۆ لە ئەم هەڵبژاردنەی کەدادێ ئەو حکومەتەکە ئەمە بەرنمەکانی ئێمەیە، ئەم بەرنامانە جێبەجێکن کە ئێمە بینە دەسەڵات و جێبەجێ بکرین، خەڵکیش بە وشیاریەوە سەیری بەرنمەکانیانەکە کە بزان ئەو بەرنامانەی کەوا خوان لە بەردەستیاندا بیانەی لە حکومڕانی ساڵانی ڕابردوێن ئەو چەند ساڵێکە لە بەردەستیاندا جێبەجێ بکەن ئەگەر لە پێناو بەرژەوەندی کەسی خۆ و لە پێناو بەرژەوەندی هەم گەلەکە و هەم حکومەتەکە دابی بەڵام خەڵکەسی دەنگی پێدا بەڵام ئێمە بە پێچەوانەوە زۆر زار ئەبین دەنگ بە کەسێکە دەی کە لە ئارۆژی خۆت دانیە، دەنگ بە کەسێکە دەی کەەوە بەدلی خۆت نییە یاخۆ زەخت لەسەر دەنگدەر ئەکرێتەوە ئەڵێ ئەگەر سیرکی لە ماوەکان پیا گوتونێ ئەبێ ڕسم بگرین یاخواگەن دەنگ نەدەی موچەکەتە بڕین یاخۆ ئەگە دەنگ نەدەی ماڵ و منداڵت تووشی پەشێوێ یاخواگە دەنگ نەگەی دوکانەکەت قەپاتەکەین یاخۆ حارەبانەکەت لێ زەوتەکەین، ئەمانە هەمووی تهدیدکردنە، بەڵام خەڵک ئەبێ وشیاربی کە تو چویتە ئەو شوێنەی کە دەنجی لێدەی چویتە ئەو نخێدەنج ئەبێ زەمیری خۆت مرتاحکەی ئەم زەمیرەش چۆن مرتاحکە ئەبی سەیری بەرنامەکانی ڕابردوو بکەی، ئەبی سەیری دەستکەوتەکانی ئەو لایەنە سیاسی بکەی کە لۆ پێناو بەرژەوەندی خودی خۆت و پێناو بەرژەوەندی میلەتەکەت بەدەستی هێناوە. بەڵێ سپاس بۆ سەلاح باپیر چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە سوودەکانی شاری هەولێرمان و لەگەڵمانە بووی، سپاس بۆ بەشداریکردنت لەم بەیانێ لەگەڵمانە.